چارەنووسی گەلانی ئەفغانستان لە بەردەم ڕەحمی تالیباندا ناوچەکە و جیهان لە چاوەڕوانی ڕووداوگەلێکی نوێدایە. ڕووداوگەلێک کە نیشانەی پرسیاری گەورەی بە دوای خۆیدا هێناوە و ئەستەمە بەسانایی وەڵامی پرسیارەکان چەنگ بکەوێت. دوای چەند مانگێک لە ڕێکەوتنی ئەمریکا و تالیبان لە وڵاتی قەتەر، پرۆسەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان دەستی پێکرد. کشانەوەیەک کە بۆ جێی مشتومڕ و قسە و باسێکی زۆری لە ناوەندە سیاسی و دیبلۆماسی و میدیاییەکاندا لێکەوتەوە. کشانەوەی هێزە شەڕکەرەکانی ئەمریکا وەک هەنگاوی یەکەمی جێهێشتنی ئەفغانستان ناو برا لەلایەن ئەمریکا و ڕادەستکردنی قەدەری وڵاتەکە بۆ دەست دانیشتوان و بەرپرسەکانی خودی وڵاتەکە. بەڵام ئەم هەنگاوە لە پڕ و هەر لە دوای چەند کاتژمێرێک لە کشانەوەی یەکەم کاروانی هێزەکان بووە شۆکێکی گەورە بۆ هاوڵاتیانی وڵاتەکە و چاودێران، چونکە بزوتنەوەی تالیبان بە خێرایی لە شاخ و دەشتەکانەوە ڕویان کردە شارەکان و هەر لە یەکەم ڕۆژەوە بانگەوازی کۆنتڕۆڵکردنی وڵاتیان ڕاگەیاند و پەیتا چەکدارەکانیان هاتنەوە نێو شارەکان. هێزە سەربازیەکانی وڵات دەستەوەستانمانەوە و لە کەمترین ماوەدا شارەکانیان چۆڵ کرد بۆ چەکدارانی تالیبان بەبێ بەرەنگاری. ئەم هەنگاوەی چەکدارانی تالیبان و کۆنتڕۆڵکردنی ناوەندی هەرێمەکانی وڵات ترس و دڵەڕاوکێی لە نێو دڵی ئەفغانیەکاندا چاند و ترسیان لێ نیشت کە هەمان سیناریۆی دوو دەیەی لەمە و پێش دووبارە بێتەوە و تالیبان بێتەوە فەرمانڕەوای وڵات و هاوشێوەی ڕابردوو حکم بکات. هەر ڕۆژە و هەرێمێک و هەر کاتژمێرە و هەواڵی گرتنی شارێکی نوێ لەلایەن چەکدارانی تالیبانەوە دەدرێت بە گوێی جیهاندا. ئەمریکا و زۆرێک لە وڵاتانی زلهێز جگە لە هێزە شەڕکەرەکانیان کۆنسوڵخانە و نوێنەرایەتی وڵاتەکانیان لە ئەفغانستان دەکشێنەوە و داوا لە هاوڵاتیانیان دەکەن بە هیچ جۆرێک ڕوونەکەنە ئەو وڵاتە، چونکە مەترسی گەورە لەسەر ئارامی ناوچەکە هەیە بەهۆی جوڵەکانی تالیبان و بێدەسەڵاتی سوپای وڵاتەکەەوە. بەپێی ئامارەکان ئێستا زیاتر لە 175 ئەو وڵاتە لە ژێر کۆنتڕۆڵی تالیباندایە و چاوەڕێت دەکرێت لە چەند ڕۆژی داهاتووی نزیکدا تەواوی وڵات بکەوێتە ژێر هەژمونی ئەوان و ئیدی شتێک نەمێنێت بە ناوی سەرۆکایەتی کۆمار و حکوومەت و دام و دەستگای فەرمی و سوپای ئەو وڵاتە تالیبان فەرمانڕەواییەکی نوێ ڕابگەێنێت. ئەگەرچی سوهەیل شاهین وتەبێژی فەرمی بزوتنەوەی تالیبان ڕایگەیاند فەرمانڕەواییەکی نوێدا دەمەزرێنن و جیاواز لە ڕابردوو حکوومەتێکی نیمچە مەدەنی پێک دەهێنن، ڕێگە بە کارکردن و خوێندنی ژنان و چەند کارێکی تر دەدەن کە پێشتر یاساغ بووە. بەڵام هەم هاوڵاتیانی وڵاتەکە و هەم کۆمەڵگەی نێودەوڵەتی و چاودێران و شرۆڤەکاران پێیان وایە حکمی تالیبان وڵاتەکە دەخاتەوە بەردەم چارەنووسێکی مەترسیدار و تۆقێنەر، کوشت و بڕ و جەنگ و وێرانکاری جارێکی تر ڕوو دەکاتەوە ئەو وڵاتە و دیسانەوە دۆخێکی نائارام ڕوو لە ناوچەکە دەکات. پێدەچێت ئەفغانستان ببێتەوە سەرچاوەی هەناردەکردنی جەنگ و هێزی چەکدار بە ناوی جیاجیا و گروپی ڕێکخراوەوە بۆ وڵاتانی ناوچەکە. ئێستا ناوچەکە بە تایبەت و جیهان بەگشتی لە بەردەم گۆڕانکاریەکی نوێ و مەترسیەکی نوێدان و هەمووان بە دوای وەڵامی ئەو پرسیارەدا دەگەڕێن کە ئەمەی ڕوودەدات چییە و بۆچی بەو خێراییە هاوکێشەکان پێچەوانە بوونەتەوە. داخۆ ئەمریکا بەشێکە لە هاوکێشەکە و پلانی چییە بۆ وا بە بێدەنگی وڵاتەکەی ڕادستی چەکدارانی تالیبان کرد. پێدەچێت لە چەند ڕۆژی داهاتوودا هەمووان بینەری کۆمەڵە دیمەنێکی نوێ بین لەسەر شانۆی سیاسی ناوچەکە و جیهان کە لەوانەیە بیرمان نەکرد بێتەوە جارێکی تر ڕووداوی لەو شێوەیە ڕوودات.